ڕۆژی 28 ئەم مانگە دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بەڕێوە دەچێت. دیدارەکە 3 بۆ 4 ڕۆژ دەخایەنێ و تێکەڵ بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستپێکردنی شۆڕشینۆی گەلەکەمان دەکرێت. سازکردنی دیداری گشتی یەکێتی دوای ئەوە دێ کە پێشتر لە شارەکانی دوهۆک و کەرکووک و هەولێر و گەرمیان و هەڵەبجە و ڕانیە و بەغداد و سلێمانی و خانەقین ئامادەکاریەکانی دیدارەکە بەڕێوە چوون. لە ئامادەکاریەکانیشدا چەندین وەرکشۆپ ڕێکخران لە زۆربەی سێکتەرەکاندا بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرچاوی ڕوون بێ لە داهاتوودا چۆن کار لەو سێکتەرانەدا بکە لەگەڵ دیاریکردنی سیاسەتی داهاتووی یەکێتی لەو سێکتەرانەدا. دیداری یەکێتی هەوڵێکی گرنگ و جدیە بۆ داڕشتنەوەی کۆی سیاسەت و دیدگا و بۆچوون و پرۆژەکانی یەکێتی و دیداری یەکێتی بانگەوازێکی هەڤاڵانە و نیشتیمانیانەیە بۆ تاوتوێکردنی واقعی ئێستای یەکێتی و ناسنامەکەی، هەروەها بۆ نوێکردنەوەی وتاری سیاسی و کۆمەڵایەتی و گەشەپێدانێتی بۆ ئەوەی بە دیدگایەکی نێوە ئامادە بێ ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکات، سەرنجام باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵک و خاکی کوردستان بکە، سبەینەیەکی باشتر کوردستانێکی ئاوەدان بۆ هەمووان بەبێ جیاوازی فەراهەم بکە. هەر لەو چوارچێوەیەدا دیداری یەکێتی دەیەوێ چەندین تەوەری جێبایەخی ئێستا و ئایندەی حیزب و پێداویستی و کێشە و پێشهاتەکانی کۆمەڵگە و ئەزمموی سیاسی تاوتوێ بکە، چونکە پێشهات و گۆڕانکاریەکانی کۆمەڵگە و سەردەم لە ئاستی کوردستان و دەرەوەشدا ئەو هەوڵ و کۆشە تازەیە دەخوازێ. جەختیش دەکرێتەوە لەوەی لە هەموو سێکتەرەکاندا دیدی نوێ و دەستپێشخەری یەکێتیانە بهێنرێتە کایە.